ناوچەی مووسڵی کۆن پێش داگیرکردنی لایەن تیرۆرستانی داعش جگە لە عەرەب چەندین خێزانی کورد و مەسیحی تێدا دەژیان. سیان مستەفا ئەو ژنە کووردە تەمەن 6 ساڵەیە کە زیاد لە نیو سەدەیە لە ناوچەی مووسڵی کۆن دەژیا. بەڵام لە کاتی ئازادکردنەوەی گەڕەکەیان لە ترسی گیانی خۆی ماڵەکەی جێدێڵێت و تا ئێستا لە کەمپەکان ژیان بەسەر دەبات. دوای تێپەڕبوونی ساڵێک و 2 مانگ بەسەر ئازادکردنەوەی مووسڵ ئەمڕۆ سیان بۆ یەکەم جارە دەگەڕێتەوە ناوچەی مووسڵی کۆن ئەو شوێنەی کە هەموو تەمەنی لێ بەسەر بردووە. بەڵام بەشێکی خانووەکەیدا ڕووخاوە و کەلوپەلەکانی ناو ماڵەکەشی نەماوە. سیان سەرڕای ئەوەی بەشێکی خانووەکەی ڕووخاوە و کەلوپەلی ناو ماڵەکەشی نەماوە، بەڵام ئەو زیاتر بە دەوری دار و گوڵەکانی حەوشەکەیدا دەسوڕێتەوە. دەڵێت هەمووی وشک بووە و زەحمەتە جارێکی تر بژیتەوە. لەو گەڕەکە تەنها سیان کووردە. ئەو دەڵێت لێرە بۆ من لە هەموو شوێنێک خۆشترە لەبەرەوەی لە 6 ساڵی ڕابردوو هەموو خێزانەکان وەک خوشک و برا لێرە دەژیان. والله منطقي بون همي جيران ما تبوز من قال ما وهمي بدلي منات كي وهمي تشوفي خدام يعني اكو بس ما راحوا زي تدوب كام قال لك خمين قال لي بوز بي والله خوش بو بس ماني هو لو طها الحمد لله اي والله الحمد لله والشكر. سیان کەسی نەماوە تەنها کوڕێکی کەم ئەندامی هەیە. ئەو دەڵێت لە توانایدانیا خانووەکەی نوێژەم بکاتەوە. ناچار دەبێت دووبارە بگەڕێتەوە بۆ ژیانی ژێرخێمە. ئەو لە ماڵەکە تەنها ئەو دۆشەک و بەتەنیەی بۆ ماوتەوە دەیوێت بیباتەوە بۆ ئەو شوێنەی ئێستا لی دەژی. چنامایە تێوا بەس ئەفدەغەڵێتی نەخرێت چووی نەخرێت بنەدا عادی کەفتین و عەلەمێ ژێڤەکین و یەدبرین و ئەگەرچی سیان مستەفا لە توانایدانیا خانووەکەی نوێژەم بکاتەوە، بەڵام ئەو دەڵێت هەر کاتێک توانیم و پارە کەوتە دەستم دەگەڕێمەوە خانووەکە نوێژەن دەکەمەوە و ئەو تەمەنەی ماومە لێرە بەسەری دەبم. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.